ئەمڕۆ قۆناغی کۆتایی فیستیڤال ماتماتیکی لە زانکۆی هەڵەبجە ئەنجام ئەدرێت بۆ خوێندکارانی بەش و کۆلێژە جیاوازەکانی زانکۆی هەڵەبجە. لەم پێشبڕکێیەدا 12 تیم لە 4 بەشی جیاوازەوە بەشداریان کردووە، هەر تیمێک لە 5 بەش خوێندکار پێکاتووە. قۆناغی کۆتایی کە ئەمڕۆ بەڕێوەچێ 3 تیم بەشدارن، پراوەکان خەڵاتەکرێن، هەروەها پێشبڕکێکە ئامانز لێی بەرەو پێشبردنی توانە زانستی و ئەکادمیەکانی خوێندکارانە و پەرەپێدانی تواناکانیانە و ئەمڕۆ قۆناغی کۆتایی ئەنجام ئەدرێت. سەبارەت بە سوودی پێشبڕکێکەمە ئەزانین بەشە زانستیەکان هەمویان بنچینیان لەسەر ماتماتیکەوە هەیە و پێویستە هەر کەسێک لە ماتماتیکا باش بێ بۆی بتوانین بەگشتی لە بابەتە زانستی پەتیەکانە باش بێ. ئامانجیان پێشبڕکێ بەرەو پێشبردنی توانای خوێندکارانە لە بابەت و فیلدە ماتماتیکیەکانە بەگشتی. سەرەتا بەناوی خوا من قوتابی ڕاڤیان محەممەد خوێندکار لە قۆناغی چواری کۆلێژی ئەندازیاری شارستانی لەگەڵ لە زانکۆی هەڵەبجە لەگەڵ هاوڕەکانم ئەمڕۆ بەشداریمان کردووە لە پێشبڕکێی فستیڤاڵی بیرکاری زانکۆی هەڵەبجە کە ساڵان لە سەرۆکی زانکۆ و چەند مامۆستایەکی بەڕێز و ئامادەیەگری زۆر سوپاس و پێزانیمان هەیە بۆیان. دیار ئەمڕۆ ئێمە لە قۆناغی کۆتایی لەگەڵ دوو گروپی تر هاتوونەتە ئەم قۆناغەوە هیوادارین پلێکی باش بەدەست بێنین. ڕێخستنی ئەم جۆرە پێشبڕکێەوە ئەم فستیڤاڵانە بۆ ئێمەی خوێندکاری بەشە زانستیەکان بە شتێکی زۆر باشێزانم بۆ بەرەو پێشبردنی ئاسی بیرکاریمان و زیاتر هەوڵدانمان بۆ بەڕێوە پێشبردنی خۆمان لە بواری بیرکاری و زانستە. ئاستی خۆمان باش هەڵەستە گەم و هیوادارم پلێکی باش بەدەست بێنین. سەرتا من ناوم هێژان نەجیب حسەینە، دانیشتووی خەڵکی هەڵەبجەم، قۆناغی سێمی ئەندازیاری شارستانیم. ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممە کە لە پێشەنگای بیرکاری زانکۆی هەڵەبجە بەشدارین پێشبڕکێی بیرکاری. خۆم و گروپەکەم کە هەمومان خوێندکاری قۆناغی سێمین زۆر بە باشی خۆمان ئامادە کردووە و ئەمە ئەم پێشبڕکێیە وەکو بڵێ دەرچەیەکە بێ بۆ ئەوەی کە با بڵێن دەرگایەکە بێ بۆ ئەوەی کە خەڵکی حەز بە بیرکاری بکەن بۆ یەنە ئێرەوە پێشبڕکێیەکە بینن تەلەبەکان خۆشەویستیان بۆ بیرکاری زیاترە بێت. ئێمە زۆر بە باش خۆمان ئامادە کردەوە ئینشەڵا ئەمڕۆ بە تەمای یەکەمین.